یەکەمیان برونۆ گومارێژ دووەمیشیان مارتینێلی تاواکو ئێستا خاوەنی 4 ئەسیستە لە مۆندیالە برونۆ گومارێژ ئۆلیسی خاوەنی 5 ئەسیستە ئەگەر ڤینیسیۆس جونیۆر نەبێ برونۆ گومارێژ باشترین یاریزانی بەرازیلیا یعنی بێشک و گومان بەس بە یەکشتی تریش باس کەم پێشەوەی باسی یاریزانی دووەم کەم ئەگەر یعنی خاڵی لاوازی بەرازی چێکارلیز ئەگەر ڤینیسیۆس بگری بڕاوکە بەرازی دەست و لاقیەکەوێت تا ناتوانێت بکاتن چکە هەموو هێزی بەرازیل لەسەر پشتی ڤینیسیۆسە هەر ئەو یاریزان لەولا دەبڕێ هەر ئەو بەڕۆحەت زۆر عین بڕۆحەتێکی بەرز یاری دەکا هەر ئەو جنگاوەرە هەر ئەو حسابکە بڕۆ نازم لۆ مارکینۆس کابنە دەبا ڤینیسیۆس بە یعنی ڤینیسیۆس هەموو شتێک دەکەن ئەو ناو یاریەکە مارتینێلی کە هاتە نێو یاریگا لەبەرچی بوو کاک لێس خۆ مارتینێلی هەردووکمان دەزانین یاریزانێکی زۆر باش نییە ڕاست هەر بە خۆشمان حەزمان لێ نەبوو لە ئارسنال تۆ زۆر ڕقل لێ دەبەوە بەڵێ بەس چییە چاوەکان هەموو لەسەر ڤینیسیۆس بوو هەموو یاریزانەکان چاویان لە ڤینیسیۆس بوو لە یابان لەو لە مارتینێلی پێویست بوو یاریزانێک بێ کە تیپی بەرامبەر هەڵبژاردی بەرامبەر چۆم لە سەرقاڵ بکە لە پێنای ئەوەی کە بۆشایی بۆ یاریزانێک تریاف ئەوە یەک لە گۆڕانکاری زۆر جوانەکانی چلۆتی بوو کە مارتینێلی دەتوان بڵێن یابان کۆمپیوتەرەکان ماڵ ئاواییان کرد ئیدی ئەنشلۆتی توانی بەسەرەکانی یاریگە زۆر خەپاتیان پێخوا بەڕاستی بڵێ کەس نەما یاریگە خایم کرد ڕاستە یەکێک لە جوانترین هاندەرەکانی دنیا